سێ ساڵە زیاتر لە 500 خوێندکار لە ڕێگەی بەشداربوون لە پرۆگرامی ڕاهێنانی توانەکان لە کۆمپانیاکان کار دەکەن. پرۆگرامی ڕاهێنانی توانەکان بەرنامەیەکی فێربوونی حکوومەتی یاریمی کوردستانە کە لە ڕێگەی نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت پاڵپشتی دەکرێت بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان زانکۆکان و کەرتی تایبەت تا خوێندکاران ئەو زانیاریانەی لە زانکۆ فێر دەبن لە کەرتی تایبەت کاری پێ بکەن. هاوکاری ئەو بەرهەمی زانکۆوانە بکەین کە خوێندکار و قوتابین کە دەرچوون لە شوێنی خوێندنیان جیان بکرێتەوە لە بازاری کار و سوودیان هەبێ لە گەشە پێدانی وڵات. دیلان ڕاوێژکارێکە لە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت ئەو بەردەوام سەرقاڵە بۆ ئەوەی ڕەزامەندی زۆرترین کۆمپانیا بەدەست بێنێت تا زۆرترین خوێندکار بەشدار بن لە ڕاهێنانەکان. دەڵێت دەمانەوێت لەمە دوا کۆمپانیاکان پشت بەهێزی گەنجی ناوخۆ ببەستن. پرۆگرامی ڕاهێنانی توانەکان چەند ئەوەیە کە تەڵەبە ئەچێتن لەسەر ئەخساسی خۆی دەورەیەک ئەبینیتن بۆ ماوەی 8 هەفتە هەتا 12 هەفتە لە کەرتی تایبەت. لەو قەیرانی دارایی کە ئەیبینین زۆربەی ئەو شەخصانەی کە لە دەرەوە هاتوونە ئیشیان کردووە شەریکەکان ئەو توانیان نییە و ئەو لەو قەیرانەی ناتوانن ئەو هەموو مەسروفاتی بکەن خەڵک لە دەرەوە بینن. ئێستا زۆر بە پێویستی ئەزانن کە گەنجی خۆمان بێخنە سەر ئیش چکە لۆوان باشترە کە لەوەی بچی یەکێک لە دەرەوە بینێ. ئەو تەڵەبانەی کە چن ئیشەکان ئێستا مەرحەلە سێنا ساڵێکیان ماوە هەتا زانکۆ خلاصەکان. هەندێک تەڵەبەمان هەبووە زانکۆی خلاص کردو و تعین بۆ لەو شەریکانەی کە ڕاهێنانی تواناکەی بینی. ئێستا کە پشووی هاوینە بەشێکی خوێندکاران لە ڕێگرای پرۆگرامەکە ڕاهێنان لە سەرکارەکانیان دەکەن ئەوان گەشتبینن بە دۆزینەوەی دەرفەتی کارکردن لە کەرتی تایبەت. ئەو خولە ینی وامە دەکە بۆ ئیشکردن لە دەرەوە ینی پەرە بە تواناکانماندات و وامە لە دەکات لە دەرەوە زووتر وەرگیرین. ئەو بابەتانە بن کە بە شێوەیەکی نەزاری دانرابوون بەڵام لێرە لە ڕێگەی سوپەرڤایزەرێکەوە توانیم ئەو بابەتە نەزاریانە بە شێوەیەکی عملی و پراکتیکیانە ئەنجامی بدەم. پێم وابێ سوودێکی زۆرم پێگەیشتووە. 3 ساڵ لەمەوبەر سەرەتا کە پرۆگرامی ڕاهێنانی توانەکان دەستی پێکرد 28 خوێندکار لە 3 زانکۆ بەشدار بوون، بەڵام بۆ ئەم ساڵ ئەو ڕێژەیە زیادی کردووە بۆ 350 خوێندکار لە 25 زانکۆ. سەرپەرشتیانی ئەو پرۆگرامە کار بۆ ئەوە دەکەن ساڵانی داهاتوو بەرنمەکەیان فراوانتر بکەن بۆ ئەوەی زۆرترین خوێندکار لە زۆرترین کۆمپانیا کار بکەن تا گەنجانی کورد دوای تەواوکردنی زانکۆ ئاسانتر لە کەرتی تایبەت کار بەدەست بێنن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.